مثلا برادرەچین شەوانە کۆ دەبینەوە یاری کۆنکان دەکەین. نا خراپە شدوام هەکەم. با پرسیارەکەم بکەم دەزانم شەکەم گەڵەتە. شەوانە چەند برادرەچین خڕ دەبینەوە یاری کۆنکان دەکەین، کۆنکانی پول نەک وەرەق. من نازانم ئەوشتانە نازانم. کۆنکانی پولەکەین ئیتر لەسەر جاری وڵای من خۆم تا ئێستا نەم کردووە، بەس ئەوان کە دانیشنەیکەن من خۆم یاریەکەم بەڵام لەسەر شت نایکەم. تێگەی پرسیارەکەم وازعە؟ ئەوان لەسەر فێکن. ئەوان جاری وە ئەیکەن لەسەر پارە ئەیکەن، ئیتر لەسەر شتی وایکەن. ئایا مامۆستا یاریەکە بێتە حەرام؟ یاریەکە حرامە و چوونیش بەو شوێنە لەو مەجلیسەیە حرامە، چونکە بەڕاستی قومار یەکێکە لە گوناحە گەورەکان، ئاەتی لەسەر هاتۆتە خوارەوە و کۆنکەنش ئەداتی قومارە، یعنی وەکو دۆمینە حیسابی ناکرێت، وەکو